ڕێگایەکی بازرگانی و نێودەوڵەتیە، بەڵام مەترسیدارە، بە ڕێگای مەرگ ناسراوە. ڕێگای بەردەڕاش بۆ کەڵک درێژەکەی 30 بۆ 35 کیلۆمەترە. یەکسایدی و خراپی ڕێگاکە وای کردووە بێتە مەیدانی دەیان ڕووداوی هاتوچۆ. عمل سبب جاده هنگ بینه که جاده که زیاده ازدحام و تجارت ترکیه و بو حبلیر و بو بوجرن خوری عراق خرج سبب ریکه اول ریکه که تجاری و ازدحام که زور سر داخل الحکومت کم زیترین دم اول جاده بو مدرس کن کنا که روزا تجارت یک روزا تجارت وان کو گمرک و اف قپانه کو پارال سایق تریلوات گرن داخل کم زیترین دم اول جاده چکن و نک وعده روزانه وعد ما تدن هر حادثه که چی بید دی وعده کردن ما او وعده تجارت جناینن اما بس آخف نکاو بو راضی کردن دل خلکی و از خلکی گنده که ما گنده دوستره کو 13 قربانی تنیل گنده من یلوره که دای کو بتریا و جحلو خرد هشتا بیجن بنی جا داخازید که زیترین دم خمه که لوره که خونو چاره که لوره که بکن او ريا نعبيني برضه رشطة كلاق ناحية كلاق او ريا ريش سريشية او ريا نعبيني اوروبا واسيا يعني ما دبستوا لتركيا لبو اوروبا بيجو دبستوا يعني بير دوال حكومات هرين برسادة كين تسكز نمايا تسجون دق نمايا لو ري تشي خلق شي نبي قربانية حادثة او ري يك سايدة تانكر بيداتين دوال حكومت هرين برسادة كين بتابدي كابينينو او ريمان لو شابكات هلو خاطر مصلحتي خويان يعني ريش استراتيجية ريش بازرگانيا نعبينية دود اوروبا واسيا دوالي دكن او ريمان لو كان خلق زور بيت قرباني خلق زور زرمند بي لو ري يك سايدة ودوالي دكن لوان او ري چاره چلي بكن با بنيو بارو با كورت پرکردنەوە چانا بیت هێوادار لەوە بکەنە دوو ساید و دیزاینەکەشی بگۆڕن. ڕێگای بەردەڕاش کەڵک ڕێگایەکی نێودەوڵەتی و ڕۆژانە سەدان بار هەڵگر کە خواردن و کەلوپەلی دیکە لە تورکیاوە بۆ هەولێر و شارەکانی هەرێمی کوردستان و عێراق دەگوازنەوە بەم ڕێگایەدا گوزەر دەکەن. هەر ئەمەش وای کردووە هێندەی دیکە ڕێگاکە خراپ بێت و ئێستا جگا لە کێشەی یەکسایدی تاسە و چاڵ و چۆڵەکانی ئاستەنگیان لە بەردەم هاتوچۆی ئۆتۆمبیلەکان دروست کردووە. داواکاریمان ێبرام ئەو جادەیەمان لۆ چاکەن ئەو جادەی نێودەوڵەتیە بەڕاستی بکەلچی نمایە یعنی زۆر حادیسە لێرانە دەکرێت داوا لە حکومەت دەکەین ئەو جادەمان بۆ بکاتە جۆسایت لەبەرەوەی ئەو تەنکەران هەموو لەسەر تەنکەری یعنی عێراق کامل بێرەدا دێت و دەچی هەموو جێک ڕۆژانە بە هەزاران تەنکەر بێرەدا دێت وچی ئەو جادەیە بە کەلک نایە کاکە بکەنە جۆسایت بۆمان سوپاسی حکومەت دەکەین ئەگەڵۆمان بکەنە جۆسایت هیوادارین لۆمان چا بکەن چەندین جار بەڵێنیان پێداینە هەروەکو خۆی مایتەوە ڕۆژانە بڵێ بە هەزاران سارەی بار هەڵگر پێدا دێتن باری قورسە خاستن هاوینان ینی جادەکە چاڵ و ئەوی لێ دروست دەبی گرەی لێ دروست دەبیتن دەبێت هۆی حادیسە ینی وەچی سکەی قیتاری لێ هاتیە با برین هیوادارین ئەو جارە کە بەڵێنیان پێدان بە کردار بیتن یعنی لۆمان دروست بکەن نەک نۆژەم بکەنەوە و تەنها چاڵەکان و گرەیەکان لۆمان بڕنن وەکو برێ لۆمان حەدلکەنەوە ئەو جارە بە کردار بیتن یعنی جادەکەمان لۆ دروست بکەن بە شێوەیەشی جوان یان ئەوە بارگەکان کاکە با بگۆزنەوە ڕێگایشکیان بۆ دابین بکەن ئەو هەڵبێتە هۆی دروستبوونی سەدان حادیسە کە خەڵکی بێتاوان تێدا زەرمەند دەبیتن. هەرچەندە هێشتا ڕێگاکە دەستی لێ نەدراوە بەڵام بەرپرسانی ئیداری ناوچەکە چەند جارێک ئاماژەیان بەوە کردووە پرۆژەی دووسایتکردنی دەرچوو و نزیکی 100 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. ڕێکۆ بەردەڕاشکالێک ڕێکێکە کوبارێکی گران سەرەن و ژانکردن و بەردەوامە سەر تیتانی ژانکردن بەس ژبەرک و ئەو قەبارە هاتون و چوونی ئەوسا ناگونجی دیگەل فرەهی و ڕێکێ ئەو ڕێک هەر ڕۆژ خراپ بیتن بەس مە پرۆژێک هەیە و ئەمی ڕێکێ بکەینە دوو سایت و دێهێتە بکار ئینان ژبەرک و جهێتە ئەونا ڕێکۆ بار هەلگرە بێت ڕێک و فرەهی و ڕێکێ و نەوعێ قیرێ ڕێکێ و طبقاتت ڕێکێ بگونجن گەلوی هاتون و چوونێ مە پرۆژە هەیە إحالة بووە بۆ بەلێندەری بەس پرۆژە دوو قوناغن پرۆژەمای هەی تەسمیم و تەنفیس هەردوو پێک بە ئیحالە بوونا بوو بەلێندەرێکی بەلێندەری دەست پێ کردە کۆری دیزاینی دەست پێ هاتیەکردن
هر دم دیزاین تمام بود هم دیزاین پسند کردن پیشی پسند کردن دیزاین دی کار فعلی سر که تکرن ام امیدوارین که افسالات رو دست به کاری بگین بس هم دمینیتن سر هنده که دیزاین کنگیده خلاص بید و دست به کاری به تکرن وەکو درێژەهی ڕێکی چەندە و درێژەهی ڕێکی دەمینیتن دیف مەساری ئەم هەڵ بژێرین بەس ما بین 35 حتا 40 کیلومتر درێژەهی ڕێکێ چونکی قۆناغ دیزاین داهشتا کار پیوان هاتی انجام دادن بس کار دیزاین تمام نبوده دمینیتن دیف چونکی مال نیت نینه همی اردان نفسی روی بچین هنده اردان مجال نینه در روی ریکه مسار ریکه تبدل کردن بجا دمینیتن دیفنده که او مسار هم حل بجیرین اکید هم دوی مساری حل بجیرین یکمترین ضرر الحولاتی بده تو باشترین خدمت ریکه بکه تو باشترین سخلت اندازیاری تدا هب پارێزگای دهۆک بەوە ناسراوە ڕێگەوبانەکانی باشن و بەشێکی زۆریان کراونەتە دوو ساید بەڵام خراپی ڕێگای نێوان شارۆچکەی کەڵک و قەزای بەردەڕاش کە دەکەونە سنووری ئەو پارێزگایەوە وەک ناوچەیەکی پەراوێزخراو دەبینرێت هەر ئەماش هێندەی دیکە هاوڵاتیانی دەڤەرەکەی تووڕە و نیگەران کردووە.